کەمبوونەوەی گرژەکانی ڕاگەیاندن لە ماوەی دواییدا لە نێوان سعودی و ئێران وەک نیشانەی ئاشکراکردنی خواستی هەردوو وڵات لە جددیەتی کۆبوونەوەکانیان و داوتوێکردنی دۆسیە کێشە لەسەرەکان و هەوڵەکان بۆ چارەسەرکردنیان لێک دەدرێتەوە. سعودیە 2 کانونی دووەمی 2016 بە تۆمەتی تیرۆر 47 کەسی لە سێدارەدا کە زانای ئاینی شیعە مەزهەب نیمر ئەلنیمیریان لە نێواندا بوو. دوای ئەوەی بەرپرسانی ئێران بە دوای یەکدا کاردانەوەیان بەرامبەر سعودیە دەربڕی، دواتر ئاگر بەردرایە باڵێزخانەی سعودیە لە تاران و کنسوڵخانەی سعودیە لە مەشهەد. دوای ئەم ڕووداوانە بەهۆی جەنگی نێوخۆیی یەمەنەوە کە لە ئاداری 2015 دەستی پێکرد، پەیوەندیە دیبلۆماتەکانی نێوان ئەو دوو وڵاتە کار خۆی گرتی تێکەوت بوو بە تەواوی پچڕان. پیادەکردنی سیاسەتی گوشاری سەخت لەسەر ئێران لەلایەن واشنتۆنەوە لە سەردەمی سەرۆکی پێشووی ئەمریکا گرژەکانی نێوان تاران و سعودیەی گەیاندا ئاستی پێکدادەن. دوای تێپەڕبوونی 5 ساڵ و بە دیاریکراوی لە نیسانی ئەم ساڵدا، بەرپرسانی ئێران و سعودیە بە مەبەستی دانیشتنی ڕاستەوخۆ لە بەغدا کۆبوونەوە. دواتر دانیشتەکانی نێوانیان بە نێوەنگیری عێراق بەردەوام بوو. شازادە محەممەد بن سەلمان جێنشینی سعودیە لە گفتوگویەکدا لەگەڵ کەناڵی تەلەڤیزیۆنی وڵاتەکەی لە 27 نیسانی ئەم ساڵدا ڕایگەیاند ئێران وڵاتێکی هاوسی ئێمەیە و حەز دەکەین پەیوەندێکی باشی لەگەڵ دروست بکەین. سعید خەتیبزادە وتەبێژی وەزارەتی دەروی ئێرانیش لە لێدوانێکیدا لە 4 ئەم بانگەدا ئاشکرای کرد کە کۆبوونەوەکانیان لەگەڵ بەرپرسانی سعودیە لە عێراق بە باشترین شێوە بەڕێوە دەچێت و هەوڵ دەدەن ئەم کۆبوونەوانە بۆ پەیوەندێکی هەمیشەیی بگۆڕن. لە لایەکی دیکەوە بە وتەی بەرپرسێکی حکوومەتی عێراق مستەفا کازمی بۆ چاودێری دانوستانەکانی تاران و ڕیاض لیژنەیەکی بچووکی لا وەزارەتی دەرەوە و ئاسایش و هەواڵگیری دروست کردووە. ئەم لیژنەیەش ڕاستەوخۆ سەر بە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانە. بە گوێرەی چەند هەواڵێکی ڕاگەاندنەکانی ئەمریکاش واشنتۆن پێشوازی لە دانوستانەکانی نێوان سعودی و ئێران دەکات و هەر خودی کۆبوونەوەکانیش بە بەشێک لە کاریگەریەکانی کۆڕانی سیاسەتی ئەمریکا لە دوای قۆناغی سەرۆکاتی ترەمپەوە دادەنرێت. بە پێی هەواڵانی لە میدیادا بڵاو کراونەتەوە، پرسی یەمەنیەکە کە لەو بابەتە هەرە لە پێشینانەی لە لیستی دیالۆگی نێوان سعودی و ئێراندایە بە مەبەستی گێڕانەوەی پەیوەندیە دیبلۆماتەکانی نێوان هەردوو وڵات بۆ بەر لە کانونی دووەمی 2016. حکوومەتی ڕیاض ئامانجێتی لە ڕێی ئێرانەوە حوسیەکان بێنێتە سەر مێزی دانوستان و قەیرانی یەمەن چارەسەر بکات. ئەمە جگە لەوەی دەیەوێت لە ڕێگەی کۆتایی هێنان بە جەنگی یەمەن دەستەبەری گواستنەوەی ئابووریە پشتبەستۆکەی بە داهاتی نەوت بۆ ئابووریەکی داهات هەمەجۆر بکات و توانەکانی لەسەر پرۆژەکانی گەشەپێدان چڕ بکاتەوە. لەگەڵ ئەم هەموو گەشتبینیانشدا بەڵام بەهۆی خاوەنداریتیکردن لە هەڵوێستی جیاواز لەبارەی پرسە جێناکۆکان و بەرژەوەندەکان لە یەمەن چاوەڕان ناکرێت تاران و ڕیاض بە خێرایی بگەنە ڕێکەوتن. لەگەڵەوەشدا باوەڕ وایە هەردوو وڵات لە پرسەکانی سووریا و یەمەندا سازش بۆ یەکتری دەکەن.